مرۆڤ کاتێک کوێشی شێرپەنجە دەبێت ترس دایدەگرێت و وا حەز دەکات مۆتەکەیەک لێی نزیک دەبێتەوە. بەڵام کاتێک کەسانێک دەبینیت کە بەسەر ئەو نەخۆشیەدا سەرکەوتون هیوایەک بە خەڵکی دیکە دەبەخشن. من ئێستا دەچمە لای کەسێک کە هیوابەخشی ئەم جۆرە نەخۆشیەیە. بخير يا خاصة فرم بخير بەهۆی گۆرانیەکانیەوە زۆر کەسم خاتونە دەناسن. بەڵام ئەو ماوەیەکی زۆر شێرپەنجە بێدەنگی کردبوو. لە جاتی وەی تۆ خوێن و مەسەرەن خوێن بەناو مێشت و دڵتا بڕوا من کیمیایی بەناو مێشک و دڵمان ڕۆشتووە. بەڵام لەگەڵەوەشا بەهێز بووم هەستەمەتە سەر پێ پیاسم کردو دوای ئەوەی کای کیمیایەکە وەرگرتووە هەموو ئەوانە کە لێ بوون ماشەڵڵایە لە من کردوتێنە ماشەڵڵات لێ بێ چەند ئازای. ئەگەم لێ بوو ئەو کچانە لێ بوون ئەو پیاوانی لێ بوون هەمووی هاواری ئەکرد ئەیان قیژان بەدەست ئازاری کیمیاییەوە کارەساتە ئەگە بژیتە خەستەخانەیەوە. بەڵام من لەوێ پیاسەمەکرد بەلایەنە و پێکەنیم زەردەخەنەمەکرد بەدەمیانەوە ئەنووت کیمیای وەرگرم من بەڵێ کیمیایم وەرگرتووە ئەنوو زانی وەکێیە ئەوە هونەرمەندەکەی نیان عەبدوڵڵا دە تۆ ژۆک وابە هەر گوێم لە ناوی خۆم بوو. شاوێ بۆی با میوانی من ئارامت کرد تۆ دڵی من. نیان عەبدوڵڵا بەهۆی شێرپەنجەوە لەو ماوەی لە هونەردا بڕابوو تەنیا بیری لەوە دەکردەوە چۆن بتوانێت بەسەر ئەو نەخۆشیەدا ئازاڵ ببێ. یعنی تە جاری وا بوو کیمیایەکەم تەواوە کرد. خۆی دەڵێ هورە و هیوا باشترین چارەسەر بوون. دایکێکی باش نەبووم لەبەرەوەی عەسەبی بووم زۆر تووڕە بووم بەدەست خۆم نەبوو تووڕ ئەبووم من دایکێکی زۆر نەرمونیانم زۆر هادئم ئاوا حەبەسان بەردەوام لیان تووڕە ئەبووم نیانوێرە بە شێوازێک ماڵێک مەسەرەن پیس بکرێ یان شتی بێ شتەکەم بچووک بە زۆر گەورەمە کرد بەردەوام ئەگریام هاوسەرەکەم زۆر ئەیوت بۆ ئەگریز ئەموت وازم لێ بێنە با بگرین. هاوژینەکەی هۆکارێکی بەردەوامی ئەو بوو تەنانەت زۆر جار ببووە کابانێکی دەستڕەنگینی چێشخانەکەی ماڵەوە بۆ ئەوەی هاندەر و پشتیوانی بێت. ئەو بۆ ڕۆژێک هەر لە ماڵی خۆمان لێرە دوای ئەوەی کە ئیتر خۆشتن و ئەوانە تەواو بوو سەیری کرد قژی بە تەواوەتی کەوتە یعنی لێ بۆ لەسەری چەند تاڵێکی کەمی پێوەما بوو کە ئیترۆ زۆر زۆرمان پێ ناخۆش بوو بەڕاستی. ئەسەشکە بیرمەکەوێتەوە بەڕاستی زۆر زۆر کاتێکی ناخۆش بوو بۆ هەردووکمان ئەومان زانی تر تەواو. بەزیتر خۆشبەختانە بەهۆی عیلاجەکانەوە توانیمان سەرکەین بەسەریاوە قژوشتیشی هیچ نەما بەڕاستی تر من لەو کاتە بۆی ئەو زۆر بەتاقەت نەبێ منیش چوم سەری خۆم سفر کرد بەڕاستی. خۆشم بەسەرەوە نەماوە. خانمە هونەرمەند نیان دەیزانی بەبێ زاڵبوون بەسەر شێرپەنجەدا ناتوانێت بگەڕێتەوە لای هەوادارانی. ئێستا ئەو لە دووهەمین پشکنینیدا هیوای گەڕانەوەی بۆ دروست بووە. زۆر دکتۆرێکی زیرەک بوو بەڕاستی. ئێستا من بەڕاستی لە دوای ئەوەی کە نەخۆش کەوتم وەڵڵا باوەڕتان هەبێ من ئێستا چێژ لە ژیان ئەبینم ئێستا ژیانم لا خۆشترە لەوەی لە پێشەوە ژیام ئەنجازام کە ژیان کە چەند بەقیمەتە و چەند خۆشە. نیان دوای تاوکردنی چیرۆکی سەرکەوتن بەسەر شێرپەنجەدا ئامادەکاری دەکات بۆ تۆمارکردنی بەرهەمێکی نوێ. لە خۆ ئامادەکردنان بۆ گۆرانێکی تازە گۆرانێکی زۆر زۆر خۆشە کە فۆلکلۆرێکی کرمانجیە بەس بە چۆنەڵی تەکستێکی سۆرانی. زۆر کەسی دیکە وەک نیان عەبدوڵڵا شێرپەنجەیان بەزاندووە بەڵام هێشتا ڕۆژانە خەڵکانێکی دیکەش تووشی ئەو نەخۆشیە دەبن. ئەوانەی شێرپەنجەی وەستانن پێیان وایە سروشتی ئەو نەخۆشیە وایە نابێ خۆت بدەی بەدەستەوە. ساوێن سعید ڕوودا و سلەیمانی. من بریندار توش طبیبم خود
دەبت کە بە نسیبە